لێرەوە سڵاو لە تەواوی خەڵکی کوردستان ئەمڕۆ لەگەڵ دەستگای میدیای کورتسات بە هاوکاریگەلی کوردستان و کوردستانی نوێ کەمپینی هەمووان لەگەڵ دووزین بۆ هاوکاریکردن و قەرەبووکردنەوە و دەستگرتنەوەی تەواوی ئەو خەڵکانەی کە لە قەزای دروستخورمات و زیان و زیانیان بەرکەوتووە داوامان لە تەواوی خەڵکی کوردستان و خێرخوازان و کۆمپانیەکانە کەوا دەستی هاوکاری بۆ ئەم کەمپینە درێژ بکەن. خەڵکی خورمات و پێویستی بە هاوکاری خەڵکی کوردستانە لە دووس خورمات و کاولکاری دەرحاق بە نەتەوەی کورد کراوە، هەوڵی سڕینەوە و هەوڵی ناسنامەی کوردبوونی دووس خورمات و دەدرێ. بۆیە ئێمە وەکو تیمی کۆکردنەوەی بەڵگەی تاوانەکان لەگەڵ هاوکارانم لێرە بە چەند تیمێک هەڵ ئەسین بە ئەنجامدانی ئەم کەمپینە بۆ هاوکاریکردنی تەواوی لێقەوماوانی خەڵکی دووس خورمات و داوا دەکەین لە خێرخوازان لە کۆمپانیەکان دەستی هاوکاری بۆ ئەم کەمپینە درێژ بکەن بە پارە، بە کۆمپانیەکانیش بە لە ڕێی ئەو کەرەستانەی کە هەیەە لە ڕووی بناسازیوە، شیشە، چیمەنتۆیە، بۆیەیە، هەر موادی کارەباییە، هەر هاوکاریەک ئەتوانن بگەن بەم کەمپینە. لێرە لە ئەمنە سوورەکە لە هەولێر لە کەلار دەتوانن هاوکاریەکانی خۆتان بگەێنن بە قەزای دووس خورمات و بۆ ئەوەی ئومێد و ئاوەدانی بگەڕێنەوە ئەو خەڵکانەی کەلیان قەوماوە. بۆیە خورمات و بووکی حەمرینە دواشاری هەرێمی کوردستانە هەوڵی تعریبکردن و بە عەرەبکردن و سڕینەوەی کورد لەوێ دەدرێت بۆ ئەوەی خەزای خورمات و نەبێتە حەویجەیەکی تر، نەبێتە شوێنێک ئەستەم بێت بتوانین لەوێ کوردبوونی خۆمان بسەلمێنین. بۆیە بە هاوکاریکردنی ئێوە خەڵکی کوردستان، جەماوەری بەشەرەفی خەڵکی کوردستان، سەرمایەداران، خاوەن کۆمپانیەکان بە هاوکاریکردنی ئێوە بۆ ئەم کەمپینە ڕووناکردنەوەی خانە تاریکەکانە، ئاوادانکردنەوەی خانە ڕووخاوەکانە